سڵاوتان لەبێتۆم کاتتان باش بینەرانی شارپرس هەڵبەت لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا فەرمانی دەستگیرکردن بۆ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەردەچێت و داوای لێ دەکرێت بچێتە بەردەم یاسا. دەمەوێت زانیاری زیاتر لەسەرم بابەتە لە کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەربگرم. کاکریم سڵاوت لێبێتۆم کاتت باش. دیارە وەکو ئاماژەتان پێکرد بوو لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا فەرمانی دەستگیرکردنتان بۆ دەرچووە. فەرمانی دەستگیرکردنەکەتان بە چه هۆکارێکە و داوای چیان لێ کردی؟ سڵاو لە بەڕێستان و سڵاو لە تەواوی بینەرانی سایتە بەڕێزەکەتان. سەبارەت بەو سکاڵایی کە تۆمار کراوە لەلایەن وەزارەتی داراییەوە لەسەر بەندە لەسەرەوە بۆ کە ئێمە ئەلفوبیەیەکمان لەسەر بەهەدەردان و کەمبوونەوەی داهاتی دەواازەکان و ئەو کۆمپانیانەی کە لە دەواازەکان زیادی کردووە لە سەردەمی ئەم وەزیرەی کە وەزیری داراییە لە کابینەی نوێ خستومانەتە ڕووە هەروەها کاری هاتنی لیژنەیەکی چاودێری دارایی عێراق بۆ دەواازەی پەروێزخان و شاردنەوەی ئەو تەنکەرانەی کە ڕۆژانە لەو دەواازەیەوە بە ناوی پاشماوەی پاڵاوگەی نەوتیەوە هاتچووەکەن و ڕێژیان سەروی 700 بۆ ئەوی کە شۆفێران بە منیان تۆ نزیک 1000 تەن کرد. ئەمانەمان خستۆتە ڕوو بۆ هاوڵاتیان لە بەرنمەیەکی یەکێک لە کەناڵەکانە وا دیارە لە بری ئەوەی وەزارەتی دارایی لیژنە دروستکە بۆ ئەو قسانەی ئێمە ئەوە بکاکە بە هەمانگی لەگەڵ ئێمە کار بکەین بۆی لە دەواازەکان ئەو داهاتانەی کاڕوا بۆ گیرفانی شەخص و چەند کەسێک بیگەڕێنەوە بۆ هاوڵاتیان، بیگەڕێنەوە بۆ موچەی هاوڵاتیان، بیگەڕێنەوە بۆ پرۆژەکانی هاوڵاتیان بەداخەوە چون سکاڵایان تۆمار کردووە و من بۆ خۆم هەر چاوەڕوانیەوەیان لێکم کۆمپانیا خۆیان دای بنێن و هەروەها خۆیان هەوڵ بدەن داهاتی دەواازە کۆمپانیای جۆرا و جۆری بۆ دابنن و داهات بۆ شەخصین کە نەرە بێت چاوەڕوانیەوەیان لێ بکەی کە کاتێک تووە توێ ئەمانە بخیتۆ سەر شادەماری ڕێگە ڕاستەکەی خۆی کە داهاتەکەی بۆ هاوڵاتیان بێ هەرە بێ چاوەڕوانی ئەو بکەی ئەو گروپا ئەو شێوازە خەڵکە سکاڵا لە سۆر تۆمارکەن. جێشان نازیمانە من لێرە شۆڵێم نەک سکاڵا و نەک ئەمری گرتن تەنانەت ئەمری ئیعدامیشمان بۆ دەرچێ ئێمە واز لەم کارانەمان نایەڵین کە دەرخستنی ڕاستیەکانە بۆ هاوڵاتیان وە ڕێگەگرتنە لەو کەسانەی کە ئەیانەوێت لەسەر داهاتی ئەم وڵاتە دەوڵەمەن و داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیان برن. بۆیە جێشان نازیە بۆ ئێمە لە سکاڵاکە لە دادگای ئاسایشی گەرمیان تۆمار کراوە و ئەمری گرتنمان بۆ دەرچۆ بە پێی یاسای خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەمیش بۆ خۆی جێی تێبینیە ئەم بابەتە بەڕاستی بابەتێکە ڕەبتی بە پۆلیسەوە هەیە وابزانم مادەی ئەگە مادەکان هیچم پێ نەوتراوە تەنها بە پەیوەندیکی تەلەفۆنی ئەمەم پێوتراوە لە ئاسایشەوە. بۆیە جێی تێبینیە بۆ ئێمە یەکەم ئەو دادوەرە برای سەرپەرشتیاری دەواازەی پەروێزخانە کە ئەمری گرتنی بۆ من دەرکردووە کە سەرپەرشتیاری دەواازەی پەروێزخان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە لە هەفتەی ڕابردوو باسیەوەی کە سکاڵا تۆمارەکەن واتە بە عیازی برا ئەو کە خۆی دانەناڵێ سکاڵا تۆمارەکەین سکاڵیان تۆمار کردووە لەسەر بەشی یاسایی وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی سکاڵیان تۆمار کردووە و براکەی سەرپەرشتیاری دەواازەیەوە ئەمیش وەکو حاکمی دادگای ئاسایش ئەمە خۆی تێبینیەک دوو ئێمە ئەندامی ئەنجومەنی پارێزگاین ئەبوایە بانگێشتکردنێک بواە لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنە چونکە بە پێی مادەکانی یاسای 2009 ئەندامی ئەنجومەنەکان نابێت دەستگیر بکرێن ڕاوەدوو بنرێن و هەڵبکوترێتە سەریان لە کاتێکا بە تاوانی بینراوە نەبێ ئەمە تۆمەتە خراوەتە پاڵێمە و مادەکەش ئەوە نەخورز نییە کە بدرێتە ئاسایش و ئەمری گرتنوانە ئەمە بابەتی دووەم ئێمە من بۆ خۆم لە ناحەی ڕزگاری ئەم قسانم کردووە ئەوایە لە دادگای ڕزگاری بووە لەسەر مەرزی پەروێزخان قسەمان کردووە ئەوایە لە دادگای هەر نەبێت لە دادگای خۆرەتوو بواە کە براوەتە ئەو جێگەیە من بۆ خۆم گومانم لە شێوازی سکاڵاکە و شێوازی ئەمرگرتنەکە و ئەوانە هەیە و تێبینی زۆرمان لەسەر ئەم تێبینیامان داوە بە دادگای پێداچوونەوەی هەرێم بە نووسرا و داوا لە دادگای ئاسایشی گەرمیان کراوە کە تەواوی زانیاریەکان بنێردرێ بۆ دادگای پێداچوونەوە بۆەوەی جێگە و دادگا و دادۆرێکی دیکە دەستنیشان بکرێ بۆم کەیسە و من هیوادارم هەردوو دادۆرێکی بەڕێز هەر دادگایەکی بەڕێز کە کار لەسەرم بابەتاناکەوە ئێمە ئەچینە بەردەمی ئەو کەیسانەی کە لە تەواوی بەرنمەکە لە 25 دقە بۆ 30 دقەی بەرنمەکە خستمانەتە ڕوو کاری لەسەر بکە نەک لە سەر چەند وشەیە کە بۆ نمونە بە تەشیر بزانرێ یاخود بۆ بزانرێ من ئامادەم ئەگەر یەک وشەی تەشیری تیابێ یاسا تونترین سزامان بدا کێشەمانە بەڵام لە ناو بەرنمەکە ئێمە زیادکردنی کۆمپانیا لەسەر دەستی وەزیری دارایی ئەم وەزارەتەمان لایە لە ناو بەرنمەکە باسی گرێبەستی کۆمپانیایەکمان کردووە کە بە ناوی کەسێک ئێستا بەڕێوەبەری گومرگی پەروێزخانە
باسی عفای گومریکیمان کردووە باسی بردننی باسی لەو ڕەتبوونی لەو دەواازەوە نزیکەی سەدان تەنکەر بە ناوی پاشماوەی پاڵاوگەی نەوتیەوە ئەڕوا ئایا داهاتەکە ئەمە بۆ کێیە باسی وەرگرتنی 85,000 لە نزیک دەواازەکە لەم بارهەڵگرە نەوتیانە بەبێ هیچ وەسڵ و ڕسوماتێک باسی زۆر دۆسیەما کردووە باسان لەوە کرد کە لە پێگەی کۆتۆری کۆمەڵایەتی فەیسبووکیش ئەمەتان باس کردبوو و ئەمەژەتان بۆدا بوو کە لیژنەیەکی دارایی لە وەزارەتی عراقەوە دێ سەردانی مەرزەکە دەکات ئەم بەڵگانەتان خستە ڕوو هەڵوێستی ئەوان چی بوو وڵامی ئەوان چی گۆڕانکاریەکان چین لەسەر ئەم بابەتە من تا ئێستا ڕاستی چاوەڕێ و نووسراون کە ئەو نووسراوە داوای دۆسیەکە دادگای پێداچوونەوەی هەرێم بە نووسرا و داوای لە دادگای ئاسایشی گەرمیان کردووە کە ئەو دۆسیە بنێرێەوە دادگای پێداچوونەوە خۆی جێگەیەک دادگایەک دەستنیشان بکە بۆی ئێمە بچینە بەردەم دادگا بەڵام ئەو تێبینیانەی کە وتم بۆتە ئەوەی کە ئێمە ئەم داوایە لە دادگای پێداچوونەوەی هەرێم بکەین لێرەش داوا لە تەواوی یاساناسان تەواوی دادوەران تەواوی داواکاری گشتی تەواوی ئەو کەسانێک کە خۆیان بە خەمخۆری ئەم وڵاتە زانن ئەو سکاڵایە لەسەر ئێمە تۆمار کراوە لەسەر شتی شخصی خۆمان نییە لەسەر بەرگریکردن لە مافیا وڵاتیان لەسەر بەرگریکردن لە داهات و سەرۆت و سامانی وڵاتە لەسەر بەرگریکردن لەوەی کە ئێستا حکومت ناتوانێت موچە دابشکە ئەڵێ داهاتم نییە چاکسازی لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت و لە داهاتی خاڵە سنووریەکانە بکری ئەتوانێت موچە دابشکە ئەتوانێت پرۆژەکانیش بەگەڕ بخە ئەو شێوازەکارانەی ئێمە خستومانەتە ڕوو ئەبواە لیژنەی تایبەتمەندی بۆ دروست بکرایە بۆەوەی لەسەر ئەساسی قسەکانی ئێمە داهات بۆ وڵاتە زیاد بکرایە نەک ئێستا چاوەڕوانی حکومەتی عێراقی بوونایە بەداخەوە بۆ وەزارەتی داراییش لە بری ئەوەی هەنگاو بنێ بۆ چاکسازیکردن لە داهاتی دەواازەکان دێن سکاڵا تۆمارەکەن من دەستخۆشییان لەکەم بەم تۆمارکردنی ئەم سکاڵایە هەم پێناسەی ئێمە ڕوون بووە بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان و هەم پێناسەی ئەوانیش ڕوون بووە بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان کە بەرژەوەندی کۆمپانیاکان دەستبردن یان باسکردنی هێڵی سوورە لای ئەوان و ئامادەن بدەنە دادگا و ئامادەن بەڕاستی ئەو تێبینیانەی من خستمەتە ڕوو لەسەر دادوەرەکە و دادگایش تێبینی زۆر جددی و حەقیقین ناکرێ مەسایلی دادوەری و دادگا و یاسا بۆ مەسایلی شخصی بەکاربێنرێ مادەی دوو یاخود یاسای خراپبەکارهێنانی مۆبایل چی ڕەبتێکی بە ئاسایشەوەیە چی ڕەبتێکی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا کە پارێزبەندی هەیە بە پێ یاساکەی چۆن بێ ئاگادارکردنەوەی ئەنجومەنی پارێزگا یا ئاگادارکردنەوەی خۆی تو ئەمریگرتنی بۆ دەرەکرێت ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ ئاگادارکردنەوەی ئەنجومەنی پارێزگا پارێزبەندیتان هەیە ئەم فەرمانەتان بۆ دەرچووە هەڵوێستی دوایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەندامەکەی و هەڵوێستی جەنابیشتان بەداخەوە من تا ئێستاش هەڵوێستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵوێستی هیچ هەڵوێستێکم لیان نەبینیە هیچ لەسەر ئاسی مؤسسەکەش نەمبینیە و لەسەر ئاستی ئەنجومەن وە برادرانیش نەمبینێ بەڕاستی ڕاستە چەند برادێک وەکو پەیوەندی شخصی ئەوانە بەڵام وەکو مؤسسەکە بۆایە قسە هەبواە لەسەر ئەم بابەتە ئایا ئەم ئەندامە چی کردووە ئەمریگرتنی بۆ دەرەچێت لە ئاسایش و ئەوە هەرسی و دوو ئەندامەکەی ئەنجومەن قسەی وایە لەسەر ئەم بابەتە ئەم سەرۆکایەتی ئەنجومەن لیژنەی یاسا پێشێلی یاساکەی بەردەستیەکرێ بۆ من بەڕاستی تێبینیم لەسەر ئەوانیشەیە و هیوادارم ئەوانیش یەکدەنگ بن لەسەر ئەم بابەتە ئەوەی من کردومە وەکو ئاماژەم پێدا نەک یەک ئەمریگرتن دە ئەمری ئەدامان بۆ دەرچێ وازی لێ نایێنین دڵنیا بن وازی لێ نایێنین و ئێمە لە دادگاکانی هەرێمی کوردستان هەر ئەو دادوەرەی کە ئەمریگرتنی بۆ من دەرکردووە لەسەر ئەم بابەتە لە 2021 من سکاڵام لەسەر کۆمپانیاکانی ئەو دەواازەیە پێداوە نەیجوڵانووە وەکو پێویستکاری تیان نەکردووە ئەمریگرتنی بۆ یەکەس دەرنەکردووە چەندی سکاڵام لە بەردەسیەتی کە من تۆمارم کردووە و بەو سکاڵانە ئەتوانین داهات بگەڕێنینەوە ئەمریگرتنی بۆ یەکەس دەرنەکردووە خێرە ئێستا لە 5 دقا سکاڵایەک ئەچێتە بەردەسی و ئەمریگرتن بۆ من دەرەکە پێویست بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانیش هەڵوێستی تونی هەبوایە وە سەرۆکایەتی ئەنجومەن و تەواوی ئەندامانی ئەنجومەن ئامادە بوونایە لەگەڵ منە یاخود سەردانی دادگای ئاسایشیان بکردایەوە سەردانی ئەو جێتایان بکردایەوە و پەیامیانش بۆ وەزارەتی دارایی وەزیری داراییش بناردایە بەڵام بەداخەوە تا ئێستا بێ هەڵوێستن و من باکیشم نییە لەوەی کە بێ هەڵوێستن ئەوە کەوێتە لای خۆیان بەڵام من هەر ئەندامێکی هاوڕێم هەر چالاکێکی مەدەنی هەر کەسێک لەسەر داهاتی ئەم وڵاتە لەسەر بەرژەوەندی ئەم هاوڵاتیان بچووکترین کێشەی بۆ دروست بێ وەکو خەڵغان لەگەڵ بین و ئەمەش هەمووی لە مێژووە ئەمێنێتەوە تۆمارەکرێ هەڵوێستی هەم ئەنجومەنی پارێزگا هەم برادرانیش لە ئەنجومەنی